سڵاو بینەرانی بەڕێز ڕەوشی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان بەرەوکوێ دەڕوات. داگیرکردنی بینایی چاودێر بەهێزی سەربازی و چەکداری چ مانایەک دەگەێنێت؟ ئەی دەوری وەهابیەکان و ئەحزابی ئاینی لەمڕۆوە چی بوو؟ کاردانەوەی ئەوان لەم ڕووداوەدا چ مانایەک دەگەێنێت؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر لەم ئەڵقەیەدا لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا فوادی مەجید میسری دەوروژێنین. مامۆستا بەخێر بیت. سپاس دەکەم. ڕەوشی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان بەرەوکوێ چێت، بە تایبەتی لە شاری سلێمانی. سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ ئامادەبوونی ئێوە کە ئەم ئەرکەتان کێشا. مامۆستا هەلو مەرجی ڕۆشنبیری لە کوردستانە بە پێی هەموو پیاوانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ پاشە کشاکە، ڕۆژ لە دوای ڕۆژ بۆ دواوەچ. دیارە ئەمە دیاردەیەکی هەروە ڕێکەوت نییە، بە شێوازێکی نەخشە بۆ کێشراو ئیش لەسەر ئەو مەسەلەیە ئەکرێ و بە تایبەتی ئەوانەی کە پەیڕەوی ئایدۆلۆژیای دینیەکەن دەور و تەسیری زۆریان لەسەر دەسەڵاتی سیاسی هەیە بۆ ئەوەی دەنگی ئازادی خەڵک بکەن، بۆ ئەوەی مافەکانی مرۆڤ پێشێل بکرێ، بۆ ئەوەی زۆر شت ئەبینیت کە ئێستا لە کوردستانە ئەگوزەرێ. هەمووی بەڵگەی ئەوەیە و لەسەر و هەمویانەوە ئەگەر تەماشا بکەی ئەو یاسایی کە لەم ڕۆژانە لە پەرلەمانی عێراقا دانرا دەستکاری بڕگەکانی یاسای باری کەسێتی کرا، ئەوە بۆ خۆی بەڵگەیەکی حاشە هەڵنەگرە کە بارودۆخەکە بەرەو چێچ. ئەمە سەرەڕای ئەوەی داگیرکردنی بەو شێوەیە و بەو ئوسلوب عسکەرتاریە. دیارە کە ئایندەی کوردستان لە ڕووی ڕۆشنبیریەوە پاشە ڕۆژێکی باشی نە. مامۆستا پێتوانێت زۆرتر ئەحزابی سیاسی بەناو ئەڵمانی تیا تاوانبارن، هەر لە ئەحزابی دەسەڵاتەوە تا ئەحزابی معارەزە، یعنی زۆربیان یا کۆنزەرڤاتیڤ یا کەسانی پۆپۆلیستن، یعنی چینە وەنیە؟ ڕاست من بۆ بە ڕاشکاوی ئەیڵێم و زۆر جاری تریژ وتومە، ئەوە حیزبە دینیەکان حیزبە ئاینیەکانن کە ئەحزابی غەیری ئاینی تاوانبارەکەن، خۆی لە حەقیقەت شاتاوان نییە، تاوانباریانەکەن بەوەی کە عەلمانی. من پێم وایە هیچ حیزبێک لە کوردستانە عەلمانی نییە، هیچ حیزبێک بە هەردوو دەسەڵاتە گەورەکەشەوە هیچ حیزبێکی عەلمانی. حیزبی عەلمانی لایەنی کەم ئەبێ لە پەیڕە و لە پرۆگرامیا جیاکردنەوەی دین لە دەوڵەت کاتێکی لە ئامانجە سەرەکیەکانی و ئەگەر لە دەسەڵاتیشا بوو ئەبێ ئیش لەسەر جیاکردنەوەی دین و دەوڵەت بکە. بەڵام لە وڵاتێکی ئیسلامی محافیزەکارە ئەو شتە ئەکرێت، بە تایبەتی لەم ڕەوتەیە کە ئێستا هەڵکشاوە ئەم ڕەوتە، ئەم هەوەسە دینیە ئەگەر ڕاست بێم قسەی جیاکردنەوەی دین لە دەوڵەت بۆ معنایە نییە کە ئیلغای دین نەکرێ. جیاکردنەوەی دین لە دەوڵەت بۆ معنایە کە دین لە کاروباری دنیای ئینسانە هی کۆمەلگاکە دەوری نییە. ئەژینا دەوڵەتی عەلمانی، دەوڵەتی سکۆلار هیچ ڕێگایەک لە ممارەسەکردنی هینی ئاینی ناگرێ. مامۆستا دووە جار پێتوانێت ئەحزابی سیاسی دەسەڵات بە تایبەتی ئەحزابی ئایدۆلۆژی نین، ئەوان دەنگیانەوێ. ئەمڕۆ پێی وایە کابرای وەهابی یاخود کابرای سەلەفی کە مزگەوتەکەی هەزاران کەسی تایە بۆ ئەو باشترە وەک لە مامۆستا فوادی مەجید میسرە و مەلا بەختیار و فلان و فیسار
کە ئەو دەنگی بۆ کۆکاتەوە پێتوانێ ئەمەش ڕاستە یعنی مەسەلە دەنگ و دەنگکۆکردنەوەی بەڵێ ینی لە ئەخیری تەحلیلەکە ئەوە یێنێ کە دەستگرتن بە دەسەڵاتەوە مەسلەی هەرە جەوهەریە لای ئەو نەک مەسلەی پێشکەوتنی کۆمەڵایەتی نەک مەسلەی پێشکەوتنی مافەکانی مرۆڤ نەک مەسلەی بەرەو پێشبردننی مافی دیموکراسی و نەخ ئەوە نییە مهم ئەوەیە بەلای حیزبی کوردیەوە لە دەسەڵاتا بێ و زۆر باشە بەڵام دەوری هەر بۆ ئێمە هەر حیزبی کوردی تاوانبارەکەین مصر سیرکە عێراق سیر کە سووریا فلان هەمووی هەر وایە ینی هەمووی ئەوێت بمێنێتەوە باشە خۆ کوردستان بەشێکە هەر لەو منزومەیە کاکە خۆ ئەمە ئەم وڵاتانەی کە پێوتی لە دنیای ئیسلام هەمووی وایە وا ڕۆیشت هیچ فەرقێکی نییە لە میسرا و ئاڵ و گۆڕی کە ڕوویە لە تونسا و ئاڵ و گۆڕی کە ڕوویە ئەخیرەکەی چۆن شکایەوە دەزوەردانی ئەحزابی ئیسلامی وای کرد ڕژێمی ئەسەد لە سووریا بمێنێتەوە ئەگەر دەستێوەردانی ئەوان نەبووایە و دەستێوەردانی بەعزێ لە دەوڵەتانی کەندا و نەبووایە کە بە ملیارەها بە ئاعترافی خۆیان بە ملیارەها دۆلاریان تەرخان کرد بۆ ئەوەی کە ئەحزابی ئیسلامی جڵەوی مەسەلە کۆمەڵایەتێکە بگرن لە شۆڕشەکە بگرنە دەست ئەوە بوو ڕاپەڕینی جەماوەری میلەتی سووریا بەو دەرەبراو ڕەوتی شۆڕشەکەشیان بەو مەسارە براکە تا ئێستش ئەوەیە ئەیبینی سووریا بەو جۆرەی لێهات لە هەمان کاتیشە خۆشیان بەرەو پوکانەوە چون و نەشیان توانی ئەسەدیش لابەر لیبیا و میسر و هەر وایە هەمووی وایە زۆر باشە مامۆستا با بێم سەر سلێمانی ئێمە وەک خەڵکی سلێمانی بە زۆری شانازی زۆر بەوەکەین کە سلێمانی شاری ڕۆشنبیری و کرانەوە و فرە ڕەنگی و فرە دەنگی بەڵام ئەم ڕووداوە چیمان پێڵێ ینی ئایا ناکرا بە دادگا بکرێ ئایا ناکرا بە قسە بکرێ هێزێکی چەکداری میلیشیایی ئەگەر ڕاست بێت چونکە خۆ دەسە حکوومەت نییە پۆلیس نییە و ئاسایش نییە هێزێکی حیزبی ئەچێتە سەر شوێنێک و لە چەند چاو پێکوتنی تریشا لەم چەند ڕۆژەی دوای یا باسم کردووە هیچ بڕووبیانویەک نییە بۆ ئەو کردەوەی کە کراوە بەو شێوەیە بۆ ئوسلوبە چونکە ئەوە دەستگایکی ڕۆشنبیریە بە پێی یاسا دامەزراوە کاتی خۆی مۆڵەتی یاسایی هەیە وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتی یاوەتێ وەزارەتی داخلیە ناوخۆی عنی ئەو مۆڵەتی یاوەتێ ئەکرا دروستتر ئەوە بوو ڕاستتر ئەوە بوو وەزارەتی ڕۆشنبیری مۆڵەتەکەی لێ بسێنێتەوە بە تۆمەتی ئەوەی کە ئەمە لە پێڕەو دەرچووە بەس ئەمان ئەوەی ئەڵێن ئێمە ئیجازە فەرمووتەوەی دوای ئەوە بێ وەزارەتی داوا لە وەزارەتی ناوخۆ بکە لە ڕێگەی ئامڕازە تەنفیزیەکانی خۆیەوە ئەو کارە جێبەجێ بکە و ئەوە چەند پۆلیسێگەنێرە توانێت چێکیشان پێ نەبێت دایە خەڵ قفڵی لێاو ئەڵێ تۆ ئیجازەکە سەحب کراوەتەوە لێ وەرگیراوەتەوە ناکرێت ئیتر چالاکی بنوێنی هیچ پێویستی بەوە نییە هێزێکی کۆماندۆی چەکداری پڕچەک بچێت و دەمامە کرا و ئەمە بێجگە لەو ئەم درامایە بۆچی مامۆستایە ئەم درامای بۆ تۆقاندیە تۆقاندنی بەڵێ ئەمە تۆقاند ینی کابرای ڕۆشنبیر کەسێکی وەک بەڕێزت وەک هەر کە ڕۆشنبیرێکی بینی ئەرەکا کە چەقۆیەکە هەیە لە ماڵەوە لە چی دەترسێ ینی ناخر خۆ ئەوەی کردو بۆ تۆقاندی خەڵقی ترە بۆی خەڵقی تر بترسێ خەڵقی تر ناتوانێت لە شوێنی خۆی قسە بکات سەر دەربێنێ وشەیەک بڵێ شتێک بڵێ خۆ ئەمە هەر لەسەر من نەکراوە پار بوو یا ماوەیە لەوە پێش چەند ڕۆشنبیرێک لە سەهۆڵەکە ویستیان خۆ پیشاندانێ بکەن هەتا گازیان بەکارێنا برام بچێت خۆمە یەکەم جار نییە شتی ئەوە ڕۆە پێتوانێت هەر کەسی یەکەم لە ئەحزابە دەوری زۆرترە لە هەموو شتێک بۆ نمونە کەسی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان سا کەسێکی ئەسکەریە وەکۆڵێ بەلای ڕۆشنبیریان ناچێت زۆر تااقەتی لەوە نێکاکەەوە بواز نادن بەجددیانی کابرا حەزی لێ نیە زۆرتر بەلای تەیارە دینیەکە ئەڕەوە وەک دەرەکە چڕی لێگرتو بە ئەتیاری دنیا بڕۆ ئەو دەزەکاتە ملی ڕەمزێکی سەلەفی کە بە شانازیەوە لە تەلەڤیزیۆنە هاوارەکە ئەڵێ من دەستم هەبوو بە شانازیەوە لە داخستنی دەستگای چاودێرە ئێستا هەمە سەر ڕۆژمامۆستا بەس حەزەکەم پێشەوە بێمە سەر ڕۆشنبیران خۆیان بەڵێ یعنی لەم حاڵەتەیە ڕۆشنبیران بە تایبەتی لە سلێمانی و لەم دەڤەرە
کڕ بوون تەنانەت کەسانی وەک با ناوی خەڵک نەیە ئەوانەی کە زۆر ڕۆشن بیر و زۆر چەپ و لەبەر سەرا هەرای دنیایان نایەوە لەما هیچ هەر بەیان نامەیەک قسەیەک یەکێتی نووسەران هونەرمەندان فلان ڕۆمان نووس فلان چیرۆک نووس فلان ڕۆشنبیری بەناوبانگی گەلەکەمان هەمووی کڕ و بێدەنگە با لەوە گەڕین شوناسنامەی ڕۆشنبیر لێک بینەوە شترۆڤ بکەین بەڵام بەگشتی ئەوەی کە پێی ئەوتری ڕۆشنبیر لەم کۆمەلگای ئێمە مەبەستم ئێرەیە بە حەقیقەت بە جۆرێکی زۆر ئاشکرا دابش بۆ بەسەر چەند حیزبێکی دەسەڵات و بە پێی بەرنامەی ئەو حیزبەکانیان نەجوڵێنەوە نە بە پێی فکر و قەناعەتی سیاسی و فکری خۆیان مەسەبا من ناوبێنم ناچارت کردم ناوبێنم کەسانی وەک بەختیار عەلی وەک ئاراس فەتاح وەک مەریوان وەریاقانیان واک ئێخۆ ئەوانەژە دەستی چه حیزبەکانیانی ئەوانش لە خارجن و بۆچی چەند کەسێکیان لەم ڕۆژانە دوێنێ و پێرێ مەسەلا کاک ڕێبین هەردی کاک ئاسۆ سەردی ئەمانە کاک ئاسۆسم بینی شتی نووسیوە شتیان ڕێی خۆیان دەربڕێ و شتی جوانیشیان نووسیەوە خەڵقی تریش نووسێتی بەڵام بە حەقیقەت کەمە دیار دەکە کەمە و ئەوە نەقسێکی گەورەیە ئەوە بە حەقیقەت پێتوانێ ئەمە گەر لە هەولێر بووە فەوزایشی زۆر گەورەی سەرنجراوە لە سلێمانی بەڵێ باتەشی دوای ئەخر عەرزم کردی کە ئەمە مەسئلەکە بە حیزبی کراوە لە مادام سەرگیری کراوە بەڵێدا کراوە بە مەسئلەیەکی حیزبی صرف لەبەر ئەوەی سەر بەم لاوێ هەتا لە سلێمانیا بەعزێکە من بەعزێ خەڵقە ناسم خۆی بە ڕۆشنبیرە زانێ ئەڵێ مەسەلەکە عیلاقەیە بە مەلا بەختیارەوە بە مەسەلەکە عیلاقی بە مەلا بەختیارەوە نییە من کە ئێستا ئەلێرە دانیشتوم دیفاع لە چاودێرەکەم دیفاع لە بیری ئازا دەکەم دیفاع لە دیموکراسی دەکەم دیفاع لە پلۆرالیزمەکەم دیفاع لە دیموکراسی دەکەم مەسەلەکە شخصەنە نەکەین بیبەستینەوە بە شخصی ئەمڕۆ مەلا بەختیارە سبەینی خۆمم سبێنەیەکێکی ترە زۆر باشە مامۆستا با بێمە سەر سەلەفیەکان من هەر لەم وەهابیەکان دەڕاستە سەلەفیەت زۆر ڕاست نییە وەهابیەت ڕاستترە یەکێک لەوانە مامۆستا عەبدولەتیفی سەلەفی فەخر بەوەکە کە ئەو هۆکاری داخستن بووە هەرچەند ئەمە پێم وابێ ئەو قسەیە کۆنا کە وەختی خۆی داوای کرد لە کاک بافڵ کە پارەی بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە پێشوەخت نەخشەی بۆ کێشەوە چۆن یانی دیارە ئەڵێ من دەستمەیە لە داخستنیە لەکە دەستێت لە خستنی و دوێنێ داخرێ معناوە پێشوەخت اتفاق لەسەر شتێکی وا کراوە ئەخوەختی خۆی بودجەی لێ بڕدرا مەسەرن بە خۆناخ ئیشەکە بە خۆناخ بە قۆناخکرا ئەن لە پێشە بودجەی لێ بڕێ لە دوایە چاوی لێ سوورە خەڵکانێکی زۆری لێ تەچیەوە دوای لە ڕێی هێزی چەکداریەوە کارەکەکرێت باشە مامۆستا با هەر لەسەر وەهابیەکان و ئیسلامیەکان بەگشتی بمێنینەوە یعنی ئەوان ناترسن لەوەی کە ئەمڕۆ چاودێرە سبینە چاوچێرەژیش بێ سبینە ئەوانیش بن یعنی خۆ ئەڵێ ئەو ڕۆژە خورام کە گازەردەکە خورا وکیلت وکیل الثور الأبيض کە من خورام سبینەوەی تریش ئەخورێ ینی خۆ پێتوانێ ئەمە شوا بێت ینی هەمان هەڵوێز بنوێن بەرامبەر بە ئیسلامیەکان بەڵێ من پێم وانییە چۆن چاک بۆچی ئیلا مەگە کاردانەوەیان هەبێ وەکو چۆن وەختی خۆی یەکێتی نیشتیمانی کاردانەوەی هەبوو لە ئاست مەسەلا ئەو هێزا کە کوشت و کوشتارەکەی خیاڵی هەمەی کرد مەسەلا کە شەڕ هەبێت لە بینیان ئەوانە نا باکسەوە من پێم وایە ئەمان ئێستا هەوڵی ئەوەیان بە شێوەیەکی نەرم وا بکەن کە پشتگیریان بکەن و ئیسیفادەیان لێ بکەن ئیسیفادە لە دەنگیان بکەن مابەستە با ئێمە بێنن ناو مێژوو بەسینەوە بێستەوە خوا لێ خۆش بوو تالەبانی جەلال تالەبانی کەسێک بوو باوەڕ ناکەم کوڕەکانی و ئەوانەی ئێستا هێژەتی بەڕێوە بن بەو شێوەیە بیرکەنەوە بەو دنیا بینیە فراوانە بیر بکەنەوە لەوانەیە لە بەسیترین حاڵەتە ئەوانیش ڕاماڵن کە بزان خەتەرن لەسەر کورسەکانیان چونکە پێتوانێت هەر ئیسلامیەکان خۆیان خەتەرن لەسەر کورسی هەردوو لە خۆیانە بێ ئەوە بزان نمونەی زۆر بەرجەستە هەیە لە تاریخا و لە تاریخی بزوتنەوەی ئیسلامیشا کە مووقیفیان چۆن بوو بۆ نمونە ئەنوەر سادات چی نەکرد بۆ ئیخوان المسلمین عەبدولناسر بۆ خۆی لە پێشا خۆت جەناب لە مشارەزاتری عەبدولناسر بۆ خۆی ئیخوان المسلمین بوو کە حتا ئەو ڕۆژەی شۆرشی
تەموزیشی کرد لە 1952 تا ئەو دقیقەیەش ئیخوان المسلمین بوو، ئەنوەر سادات ئیخوان المسلمین بوو. لە ساڵی 77 ئەنوەر سادات کە بایایەوە بەلای سعودیە و ئیخوان المسلمینەکان ئەوانەی کە ڕایان کرد بوو 15 ساڵ بوو لە میسرانەوە بوون گەڕانەوە ڕێگەی یا هەموو بێنەوە لە میسران چالاکی سیاسی بنوێن. پاش ئەوەی کە خزمەتێکی زۆر زۆری کردن ئەوە بوو لە ساڵی 80 بوو یا 81 بوو ئەنوەر ساداتیان هەرکوشت. من هەمیشە وتومە سەرکردەکانی کورد ئەبێ دەرس و عیبرەت لە عەبدولناسر و لە سادات دوو جار محاولی کوشتنی عەبدولناسریان کرد سەری نەگرت، یەک جاریش محاولی کوشتنی ساداتیان کرد ئەو سەری کرد. ڕۆشنبیرێک ئەوەی بێتە خەیاڵم نووسی بووی ئێوە مارێک بەخێوەکەن کە سبەینێ ئەبێتە ئەژدیها. حتمما ڕقسێکی زۆر ڕاست و دروست. پێت وایە ئەمە وا بێت پێت وایە ئیسلامەکان ئەوە بەهێز ببن، یعنی بتوانن ببنە ئەژدیها یا لە توولە مارامێ کە بەهێز نابن بەو شێوەیە. سەبەبەکەی ئەوەیە کە کوردستان بە درێژایی تاریخ بیری ئوسوڵی تایە نەبووە. ئەم بزوتنەوە ئیسلامی ڕێک و ڕێشەی مێژووی نییە لە کوردستانە. ئیسلامێکی سنەتی هەبووە لە وڵاتی ئێمە. باو و باپیر و کەسوکاری هەمومان مسلمان بوون و پێی ڕەوی نەیریتە ئاینیەکانیان کردو، نوێژیان کردو، ڕۆژویان کردو بۆ حەجچوون و ئەوەی لەسەری بوو بێ و بە حەقی زانی بە زەکاتی ئاوشتیە. ئەوە نەبوو کە ئێستا پێڕەوە کرێ فکری وەهابی لە کوردستانان نەهەبووە، نە ئەشتوانێ نەشوونما بکە. بەدەلیلیی بەدەلی ئەوەی چەند جار انتخابات کراوە تەماشا بکە ئەو کورسیانێکە لە سەتا چەندی کورسیەکانی پەرلەمانی هێن بە هەموو حیزبی ئیسلامی کرد. باش مامۆستا تۆ پێت وانە لە بینی ئەحزابی ئاینی یا ڕەوتە ئاینیەکان بەگشتی نەکرد ئەحزاب لەگەڵ ئەحزابی بڵین حیزبی دەسەڵات بە تایبەتی لەم دەڤەرە جۆرە هاوپەیمانیەک هەبێت، جۆرە لێک تێگەیشتن نازانم ناوی بنێم چی، ئەو دەستیان بۆ شلکات لە ڕووی دینیەوە، ئەمانش لە ڕووی سیاسیەوە دەستیان واڵا بێت و دەنگیشی بنێ یا هاوپەیمانەتی لەگەڵا بکەن بەلانیکەمەوە. هیچ بە دووری ناسە، چونکە وەک شیکار ینی بەگوانمات نییە. بەڵێ من هیچ بە دووری نازانم، چونکە ئەو حیزبانەی تر کە بە ناحق پیان وتری ئالمانی بە حقیقەت لە پێناوی مانەوەیان لە دەسەڵاتە لە پێناوی دەستگرتن بە جڵەوی دەسەڵاتەوە مانعیانی هاوپەیمانەتی لەگەڵ چێبی بکەن، لەگەڵ شەیتانیشە هاوپەیمانی بکەن. مەسەلەکە ئەوەیە لە دەسەڵاتە بمێن. جامانەوە لە دەسەڵاتە بە هەر نرخێوێت دیارە لەسەر یەکەوە لەسەر جەماوەریشەکەوێت هەر بەتەنیا و تاریخیانیش لەسەر میلێ دەکەوێت. من خۆم ئەم بووە ئەم قسێژەکەم لەم ڕۆژانە شتێکم بیست کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردو هەموو حیزبەکان یەک بگرن دژی پارتی دیموکراتی کوردستان. پێتوانێ ئەمە جۆرێک بێت لە تەفاهم لێک تێگەیشتن ئەوە وەک وابزانم بەیان نامە بێت. والله من حقیقت خبرێکی وام نەبیستووە، بەڵام وەک تەوەقع عەرزم کردی کە هەموو شێ لە سیاسەتا جایزە، بە تایبەتی سیاست لە وڵاتی ئێمە ناتوانێت خوێندنەوەیەکی ئەوەی بۆ بکەیت، خوێندنەوەیکی زانستیانە ناتوانانی زانستیانە، چونکە هاوکێشەکان زۆر سەیرن، جۆری عیلاقاتەکان سەیرن، جۆری پێکاتەکان یەکە. حیزبەکان هەمویان پێکاتیان لە ڕووی کۆمەڵایەتی وە، یعنی لە ڕووی بنکەی کۆمەڵایەتی و کە عارب بە عەرەبی پێوتری حازنەی اجتیماعی لە پێکاتیان هەموو یەکشتە. بەس مامۆستافات ئێمە بمانەوە نەمانەوێ ئەم ئەحزابە کوردیانە حیزبی دەسەڵات بە تایبەتی شێچێتی نیشتیمانی کە بە حیزبێکی سۆشیال دیموکرات و مێژوەکەشی دیار هەر لە کۆمەڵەوە ئیلە ئاخرەیە حیزبێکی چەپە. لەم لاشەوە مەسەن کابرای وەهابی کابرای ئیسلامی هاوارەکە ئەلمانیەت کوفرە، ئێکەواتە ئەمیش کوفرە. تەنانەت یەکێک لە سەرانی یەکەمی حیزبی ئیسلامیڵێ ئەمانە نوێژ ناکەن، ئەوەی نوێژ نەکە ناوێرێ بڵێ کافرە ئەڵە گەندەڵن. ئەوە حتا ئیتر چۆن ئەوە من ڕێزم هەیە حتا لەگەڵ بیر و باوەڕی خۆی و لەگەڵ مەبداکەشیان ڕاستگۆنیە جنابێ بە سەراحەت ئەوەی کە میتۆدەکەی ئەیڵێ ئەبێ ئەوە بڵێ، نەک کافر بکا بە نوێژ نەکەر و بیکا بەشتی ترەوە نییە. ئەو مەبەستی بۆ دەنگی دەست بەڵام بەبارێکی ترا شتی تریش هەیە لە فقی سونەشە جەناب دەیزانی لە فقی سونەشە ئەوەی تایە کە چۆنیەتی پشتگیری دەسەڵاتی ستەمکار بکەی. ڕاستە، بەڵام ئەگەر نوێژ بکە ئەمە ئەم بۆی ئەڵێ نوێژ ناکە بۆی تەکفیریان کات ئەو کات. مامۆستا بابینەوە سەر حاڵەتی ئێستا کاردانەوەی ئەحزابی ئاینی وەهابیەکان بەگشتی بە تایبەتی لە سۆشیال میدیا زۆر ئەو هیچ کەس ڕەتفیعلی
سلبی نەبوو بڵێ خراپتان کرد ئازادی مەکوژن لە هەمان کاتدا هەزاران و لەوانەیە دەیان هەزار حاڵەتی پێخۆشحاڵی و ئیمۆجی پێکەنین و دەستخۆشی و ئیلە ئاخری لەم با بڵێن لەم کارە کرابێت چەند باشە چەند خراپە ئەوە مێژوو خۆی باسیەکە بەڵام ئەوان زۆر بە توندی پشتگیری ئەم کاریان کردو ئەمە چیمان پێ یعنی لایەنی ئیسلامیەکان بە تەکید پشتگیریان کردو و لەموو دۆش پشتگیریانەکەن و ڕەنگە ڕێگە و شوێنی تریشان پیشان بن بۆ ئەوەی چۆنێتی ڕوبەڕوو بوونەوەی خەڵقی سکۆلار و خەڵقی دیموکرات خوازەوە ئەوە هیچ گومانی تیانی و خۆشیان ئیش لەسەرەوەکە بەڵام ئەوەی کە ئەیبینی لە سۆشیال میدیا ئەوەشی کە ئەکرێ و ئەگوزارێ بە حەقیقەت بەڵگەی ئەوەی ئێمە میلەتەکەمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی وشیاریەوە ناوشیارە ئەو حاڵەتی کە بە عەرەبی پێخۆش بوون ئەوەی تەشەفی پێوتری بە عەرەبی ئەوە حاڵەتێ نییە بعضێکی ڕقی لە مەلابەختیان پێتوانێت ڕوویەکی ئایدۆلۆجی بێ بەڵێ ڕوویەکی ئایدۆلۆجی تایە ڕوویەکی تریشی تایە هەیە ڕقی لە مەلابەختیارە ئەوە کەسان لەبەر مەسەلەکە شەخسانەکە لەبەر ئەوەی بەرامبەر مەلابەختیار کراوە شتێکی دروستە ڕەنگە خەڵقێک هەبێ خۆشی زۆر بە پێشکەوتو بزانێ بەڵام ڕقی لە مەلابەختیارە مەسەلەکەی بەراوە باش بێتە ئەوانە لەسەر ئاستی شخصیە بەس لەسەر ئاستی ڕەوتی ئایدۆلۆجی لەسەر ئەو ئەساسە من پێم وایە حیزبە ئیسلامیەکان بە تەوجیه ئەوەکەنەوە بە تەوجیهش سۆسیال میدیا هینەکان ئەجوڵێنن بۆ ئەوەی برەو بەم زاهرەیە بن و برەو بن بە بەڵام ئایا ئەمە ئەوان گەورەترین قسە کە هەیەە ئێمە ئیمانمان بە دیموکراسیەت و بە ئازادیە ئەلمانیەکان ئیمانیان پێنیێت تەنانەت نمونەی میسر و مورسیمان بۆێنەوە لێرە لەما کەس قسەی نییە ینی پێتوانێت دووفەقەیە ئەمانە ڕازگۆنین ڕێزم هەیە بۆیان زۆر ڕازگۆنین حتا لەگە بیر و ڕای خۆیانە ئێمە وتمان ئەمانە اختیارێک حیزبی ئەلمانی لە کوردستانانی ئەمە یەک دووهەم لەکوێی دنیا دەسەڵاتی سکۆلار ڕێگەی لە دین گرتو و لە ممارەساتی دینی گرتو لەکوێ ئەمە هەموو ئەوروپا سیستەمەکانیان سیستمی سکۆلارە ئەلمانیا پڕێتی لە مزگەوت و مامۆستا ئەمان بمبورە ئەمان وا ناڵێن ئەم پێی وایە لێرە ئیسلام یعنی سیاست و دەوڵەت و ئەبێت تۆ لاچیت و من بێمە شوێنەکە ئەوە ئازادیەکە ئیسلام دوو ئیسلامە یەک ئیسلامە ئیسلام لێرە یان لە شوێنێکی کە هەر یەکە بۆچی ئەم قبوڵەکە لێرەوە هەڵیە سەرکردەکانیان ئەچەن لە ئەوروپا دانیشن پارەی سۆسیال وەرەگرن خۆ معلومە پارەی سۆسیال کە لە خەزێنەی هەر دەوڵەتێکی ئەوروپیا سەرچاوەکانی چین بە حسابی ئەوان و بە مەنتیقی ئەوان هەمووی پارەی حرامە ئەی بۆچی وەکو گەزۆ و مازۆی خۆن ئەی بۆ پێیان خۆشە ئەی یەک کەس ئەبینی لە دنیای ئەوروپا لە ئەمریکا لەو شوێنانە کە دەوڵەتی سکۆلارن ڕێگە گیرابێت لەوەی خەڵک ممارەسەی تەقسی دینی خۆی یارمەتیم بە ئەمانە ڕاز ناکەن ئەمانە بەخت و خۆڕاییەن ئەلمانیە دەکەن بە کوفر و ئیلحاد کاکە هەموو کەسێکی مولحید بە مطلقی ئێڵێ هەموو کەسێکی مولحید سکۆلار بەڵام هەموو سکۆلاری مولحید نییە ئەمە مەسلەیە کە ئەبێ ئەوان بە ڕازگۆیی بە خەڵقی بڵێ ئەخراوان بازرگانی بەوەکەن بڵێ ئاخر چاو لێت عرضم کردی وتم ئەمە ڕازگۆییتیانە ئەمان حتا بۆ مریدەکانی خۆیان بۆ ئەندامەکانی خۆیان مەفاهیمەکان بەغەڵە شەرع بەسم زیاتر ئازادی بوو یعنی تۆ کە ئازادی بە منی بەڵێن بە چاودێرێک ڕانەبینی کرد دەستگایەکە 5-6 کەسیتیا شتێک نییە ینی ئەوە نە خەتەر بێ تۆ ئازادی بۆ ڕانەبینی سپێنێک کە پەلاماری خۆتیا چیاڵی ینی ئەخێتە مەسەلەی کفر و ئیمان من پێم وایە مەسەلەکە ئەوەیە من پێ بۆیە ئەم وازانێ هەتا قامی قیامەت ئەتوانێت لە دەسەڵاتە بمێنێتەوە و ئەوەی کە تایسە بۆی چۆتە سەر بۆیە چێتە سەر بز منتیقی تاریخوا ناڵێ هیچ ستەمکارێک لە دنیا نەیتوانیەوە تایە بەردەوام بێ ستەمکردن لە خەڵق ڕێگەگرتن لەوەی خەڵق یعنی خۆ دەوڵەتی ئیسلام خۆی تەماشاکە 600 ساڵ عوسمانێت چی لە هات 1300 ساڵ هەر لە ئومەیەوە تاکو عوسمانی ئومەیەکان 400 ساڵ چیان لێبەسەر هات ئومەیەکان دەوری 90 ساڵ چیان لێبەسەر هات ئەبێ ئەوە بزانن هیچ دەستا سەدام حوسێن چی نەبوو شای ئێران چی نەبوو ملەتی ئێران فیشەکیشی نەتەقان لەسەر جادە ڕوخانیە ئەبێ ئەوە بزانن کە هێزی جەماهیر هێزێکی لە بن نەهاتووە ئەو دقیقەیە کە جەماهیر تەقیەوە لافاوێکی هیچ شتێ بەرگەی ناگرێت زۆر سپاس
مامۆستا فؤاد مەجید میسری ماندوومان کردی. نا زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم شوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان لە خزمەتی مامۆستا فؤاد مەجید میسری تا بەرنمەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.